شاء الله جاهك تشابوي بولي أرى والله زۆر بەخێر بێ کاکاریا چۆنی ماشەڵاو لێ بێتەوە چی ئەم جلە جوانانە و سەنجیر لە دەست ئادیزام سنجەکەی دەستی چی نووسراوە ئاریا تا بخير بيت زۆر بەخێر وين دورك لمزيكا وأدبيني پیرۆ جاوەرە لایەمەوە جارێ بە کامێرەکانی پیشاندا ئێمە وەرە ئێرەوە زۆر پیرۆزبایت لێ زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتنیەکی زۆر باشە بۆ خوازیین ئەمە ببێتە یعنی هەندانێک بۆ خۆناغەکانی تر ئیشەڵڵا سێری نامۆکەی ئێمە کاکنامۆ لە نزیکەوە ناسین سەنامۆ لە ئەمریکا شەڕەکە بەناوی کوردۆ هیوادارم بکەیتەوە قۆناغانە دوای یاریەکە خۆم قسەم لەگەڵ کاکنامۆ چی پێوتی پێوتی سەرکەوتوو بووی یاریەکی زۆر باشە کرد یعنی یاریەکەشی کرد بەڵێ إنشالله چاڕێ کەن توش ئێمە دەستخۆشی و لێکەین زۆر سپاس زۆر بەخێر بێی وەسپاس بۆ ئەو خانەوادە جوانەی کە تۆ پەروەردەکە ڕێز دێ زۆر سپاس وەرە لامان دانیشە چەنە دڵخۆشنەوەی کە ئەوە ئەدبینین لێرە دانیشە بە ساقا بەخێر بێ زۆر سپاس دەکەم بەخێر بێ یاریەکە ڕێز دێ ئەگەر ئەزانی پشتێنەکەت کینە لێ لەسەر مێزەکە داینێ بەڕووی با کامێرە ئالێرەیە دەینین جوانترە ئاوە بێ ڕووی ئاوە بەبوونەرانمان بیبینن ماشەڵڵا لێ بەیەخوا ماشەڵڵا لێ زۆر لە پاڵ ئەوەی ئازایت زۆر باش ئەزانی لە یاریەکە لە تەکنیکەکان لە پاڵیشە زۆر پڕی لە هەستی کوردایەتی زۆر ئاقڵ و ژیر هەزار ماشەڵڵا لێ بێ جا پێمان بڵێ ئەم هەموو دلێری و ئازایەتی چۆن بوو لەسەر و ڕینگە ئەوە تۆ ئەوە بوو کە بەرامبەر تورکێک بوون ئەو تورکانە 1000 ساڵە لە خوێنی ئێمە ئەخۆن خاکی ئێمە داگیرەکەن منیش باوکم چەند بووی باس کردوم کە ئەوان چەند ساڵە خاکی ئێمە داگیرەکەن منیش هەستێکم هەبوو کە ئەمیز لەگەڵ یابمەها هەستێکی تووڕەم هەبوو ئۆی بەڵام تووڕەیە کە تۆ سوودە لێ وەرگرت بۆی کە بتوانانی بیبیتەوە لە زۆران بازیەکە ڕستێکیشم سەرکەوت گرتێکم گرتیاوە دەستە خۆش بێ جوانیەوەی لێرم بۆ نامۆ باشە دەستت خۆش بێ زۆر سپاس ئاریا تەمەنە چەنە تەمەنە 11 ساڵە ئەیە خۆ تەمە درێژ تاواندا ئەش خوێنی توانێت لە قۆناغی چەندی لە پۆلی پێنجم چۆن حەزت لە وەرزشە کرد خۆمە لە مناڵیەوە خولێ ئەم وەرچەم هەبوو سێری فلیمە ئەو فلیمانەمە کرد کە زیاتر شەڕیتیایە باش بەڵام ئەو شەڕانەی کە بۆ کۆمەڵی وەرزش بەکار زۆران بازی و فلیمێگێ بە ناوی بۆیکا زیاتر وەکو ئەو یاری خۆمان وایە ئەم یاری RFL پێمان بڵێ چۆن یاریەکە بۆ نونە تۆ دەستکێشی بۆکسینگەکە و لێ دەسایە هەندێک جوڵە خۆی ئەم یاری ئێمە بەشی پرۆفیشناڵی هەیە و بەشی ئەمیچەریشی هەیە ئەمیچەر هەندێک شتە لە هەندێک شتی جیاوازترێ مەسەلەن واقعی قاچ ئەەکەی کەسارە ئەەکەی ئەم کەسارانە کڵاوەکەی کڵاوی پارێزەر بەڵێ بەڵام ئەمەی ئێمەوە نەبوو ئەمەی ئێمە پرۆفیشناڵ بوو تەنها دەستکێش و واقعی ئەەکەیتە دەمتەوە باشە لەگەڵ خۆ ئامادەکردن بۆ ئەم یاریە چەندێک خەریک بوو لەگەڵ ڕاهێنەرەکەت ماوەی 2 مانگ بوو هەر تەمرین مەکرد خۆم حازە کرده بوو باشە ئەی چۆن بەر ئەم ڕکابەرە کەوتی ئەوە ناوەندی وەرچی کوردستان و تیمی RFL ئەو یاریزانیان دۆزی بووە یاریزانێکی پرۆفیشناڵیش بوو ئەی باشە اینجا تۆ بەر لەوەی یاریەکە دەست پێ بکەی ئەها بەرامبەری یەک هەندێک قسەتان کرد تۆوتت یەک کۆ یەک ئەکاتە دوو کۆ دوو ئەکاتە یەک اینجا زۆر باسی کوردایەتیت کرد و ئەوەی کە تۆ وەکو یاریزانێکی کورد بەرامبەر ئەو ئەوەستیت دوای ئەوەی کە چوونە سەر ڕنگەکە و بە یەکی شۆ یاریەکەتان کرد و تۆ هەر برتەوە لە خوا بەزیابێ اینجاوتی چی کاردانەوەی چی بوو ئالەو کاتە ئێمە دەستخۆشیمان لێ کرد ئێمە کاتێکە لە ناو ڕنگەکەیان شەڕەکەین لاونێ وەکو دوژمنێک بین بەڵام کاتێکە لە یاریەکە تەواو بین ئێمە برایەکەین و هەردووکمان قسی جوانمان کرد باوەشمان کرد بێکە ئەوە چی پێڵێ ئافرین ڕۆحێتی وەرزشە کەواتە گەرەوە بزانی زۆر باشە بینیمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە میدیاکان هەمومان زانیمان کە تۆ کوڕی کاگماهێریت وایە مەمووی وا باسی کرد بەڵام دوایی هەروەکو وایە کوڕی هەموو خێزانەکانی ئێمە بێ ئێمە قەدە و جیاوازیە ناکەین یاخوا تەمەند درێژ بیت و خوا لە خوانەوەتی خۆت نەسێنێ چۆن کاگماهیر هات بۆوێ خۆت بانگێشتت کرد
خۆی ئەم RFL تیمی RFL بۆ ئەم ئیڤنتە ئەبووە هەموو یاریزانە پرۆفیشناڵەکان کەسێکیان بانگ هێشت کردە منیش حەزمە کرد کەسێکی ئەها لە هوونەرێکا بێ بیرم کردەوە کاگماهیر بانکەم کە کاگماهیرم بان کرد یاریەکەم بردەوە گوڵێکی یامی تر وا بڵاو بۆیەکەەوە باوکی منە یعنی ئەمە بیرۆکەی خۆت بوو ئەو بانکەی ئەی ماشەڵڵا ئەوە باسێکی جیاوازیش ڕێز و خۆشەویستیمانێ بۆ کاگماهیر و ئێستاش ئەبینین کۆمەڵێک لە وێنەکان ڤیدۆکان لەسەر شاشەیە وەکو ئەو باوەشە میهرەبانی کە پێ کردو و مازانی ماوەکوش بەدڵیایی ژۆک و کوڕی خۆی سێری کردیت هیوای تەمەندرێژی بۆ خوازی شێوازی ڕاهێنان و شێوازی خوێندنە چۆن ڕێخستووە بۆ میاریە لە ئەگەر کاتێک بتوڵەم هەبێ ڕۆژی سێوەجبە تەمرینەکەم بۆ سێوەجبە بۆ دووەجبە کاتەکان قورسە بۆ ڕێخستنی لەبەرەوەی ئەبێ فریای وەرچەکە بکەیت و ئەبێ فریای خوێندنەکەشکەویت ڕۆژانە هەڵ ئەسم لە خەو ئێنانێک ئەخۆم ئەجا تەمرین ئەەکەم دوای ئەوە بەڵێ دوای ئەچم بۆ قوتابخانە دوای ئەوە یەمەوە ئەچمەوە بۆ قاع کاتێکی کەمم هەیە یعنی لەوانەیە 2 ساعتم هەبێ بە خوێندەکەم ئەی ماشەڵڵا و لێبێ ئەی دەرس و دەورە چانە لەخۆ بەزیابێ لە دەرس و دەورەکەشە زۆر باشم ئەی ماشەڵڵا و لێبێ یەخوار اینجا ئەڵیت لە ماڵەوە وەرزش ئەەکەی ئەچیتەوە بۆ قاع باسێکی ئەم ڕاهێنانانەمان بۆ کە بۆ منە لە ماڵەوە چی ئەەکەیت لە ماڵەوە هەدێت تەمرین هەیە وەکو تەمرینی سورعەتەکە سورعەت حەدپەتپەتێن و کاتێکە من بۆ ئەم بتوڵەیە لە ماڵەوە بەڕاکردن چوون بۆ قاعات تەنها لەبەر ئەوەی لیاقەم بەرز بێتەوە بتوانم لەنا ئەو ڕینگە ئاسێکی بەرز پێشکەشکەم باشە لەگەڵەوەی کە ئەم وەرزشە تۆزێک ڕوبەڕووبوونەوەیە دایک و باوکت تەنهان تێن دڵنیام دایکی تۆزێکە ترسێ ئازیێتت بکە ها دایکم زۆر ئەترسێ یعنی باوەڕاکەم هەتا ئێستا سی یاریەکی کردی بێتم تەنها لە قتا سێری کردووە لەوە نا لەوەی کە دڵی ناڵێ نەوەک عزیێتت ژینا سەرکەوتنەکانی توی بەلاوە زۆر خۆشە دڵنیام باوکت چەند هاانتەیە وڵا باوکم زۆر پشگیری مەکە یعنی هەموو کاتێک لەگەڵمایە بۆ هەر شوێنێک بڕۆم یارمەتیم ئەیە زۆر دەستخۆشی لەکەم ئەجا خاڵێک زۆر گرنگە مادەم لەگەڵەوەی ئەو توانە و هێزە باشەت هەیە کاچی بۆ خوێندنگا پێمان بڵێ چکە ئەم وەرزشە ئاڵێن ڕۆحی وەرزشی نابێت لە دەرەوە بە خراپی بەکاری بێنی مامەڵەکردنت چۆنە لەگەڵ هاوڕێکان ئەگەر بینی و تۆزێت تون و تیژی هەیە تۆزێک شەڕ و شۆڕ هەیە چکە دایم و کەسانی وەرشوان لە دەرەوە هێمنترن حەز ناکرد کەس کێشەی بۆ بێت تۆ چۆن مامەڵە لەگەڵ هاوڕێکان دەگەی لەگەڵ هاوڕەکانمان لەخوا بەزیای ببینێکی زۆر خۆشمان هەیە یعنی باوەڕ ناکەم هەتا ئێستا شەڕمان کرد بێت شەڕیش ناکەین لەبەر ئێمە هەمومان برەیەکین لە مەکتەب لەخوا بەزیای بێت هەم زیرەکەم هەم ئاقلیشم مشایەتیت بۆ ئەوێ ماشەڵڵا و لێبێ ئاقڵی یەخواخوا بۆ دایک و باوکو بۆ کوردستان بتهێڵێ جا پێمان بڵێ ئاریا ئیشەڵڵا بەرنامەی تر هەیە لە داهاتووە هەر لە پاڵەوانی تیترا بەشداری بکەیت ئیشەڵڵا ئەمێ بچمە وڵاتی تایلەند لە پاڵەوانی دیوان چامپیۆن بەڵام حەزەکەم ئاماژە بە یەک شتی کەش بیکە کە یعنی هیچ کەسێک نییە بتوانێت پارەیەک با بەم وەرچە و سەپۆرتێکی یاریزانەکان بکات یعنی هیچ باوەڕ ناکەم هەتا ئێستا ئەو یاریزانە پرۆفیشناڵە کەسێک سەپۆرتیان بکات کەواتە زۆر گرنگە پاڵپشتێکیانە بێت سەپۆرتێکیانە بێت و دڵنیام یەکشت پێ بڵم کاکە هەریا ینی کە باسی نامومان کرد باسی چەندین ئەومان بە نمونە هێنایەوە چەندین گەنجی بە تواناشمانەیە چەندین کەسی مناڵیشمانەیە لە تەمەنی تۆیە ئەوانش توانایەکی باشیانە ئیشەڵا پاڵپشتیش دەبێت و هەمیشەش کەسێکەیە کە لەم وەرزشە تاکیانەیە زۆر پاڵپشتانە ئازانی کێیە ئەوش کاقوباتە زۆر حەزەکات دایم هێز و توانایەکی باشە ئیشەڵا پاڵپشت دەبێت تیمی وەرزشی سلەیمانیش ئەوانش بتوانن پاڵپشت بن ئەنجاوەرە ئەم وەرزشە شتێکی زۆر خۆشە سەحر کە دەستکێشەکە و لە دەست کرد ئاوتم دەستکێش بێنایە بۆ من نیتە سی من گەورەترەوانیە سەیری چاوی یەکترەکەن بۆی تۆزێکی هەنێک گفتگۆشەیە ئێوە پێش هەریارێکە کردان بۆ ئەوەیە کە نیشانی با من زۆر بەهێزم و هیچ ترسێکم پیانە ئەنجا ئەمە تەکنیکی زۆر جیازیە من بە سێری ئەم یاری ئەمەم کرد ینی چەنە لێدان و هەستانەوە لە ئەخیرا خۆیڵێ خۆمان پێڵێ فرسەتەوانە کە لە لێرەوە پیای کێشا ئەوە بووکە خستی ئەو زەربێ پێوترێ باکفەیس باکفەیس بەڵ باشە ڕاهێنەرەکەت
تا چەند لەگەڵ تا خەریکە بێت کە بتانی تۆ بچیتە پاڵەوانێتەکانی دەرەوە بۆ نمونە بەشداری پاڵەوانتی عراقی دوایەوە هەنگاوی باشتر بنەی ڕێنەرەکەت باشە لەگەڵ ڕاهێنەرەکەم زۆر باشە کاک دڵچان لێرە و ڕێز و سڵاوم بووی هەیە ڕێزمانەیە. یعنی تەمرینەکانی بۆ ڕێخستوم کورسی بۆ داناوم یعنی تەمرینێکی زۆر باشم پێکات. ئەی دەستی خۆش بێت جا پێمان بڵێ ئاریا ئێستا ئێمە شەفراوشتمان لەگەڵای ماکارۆنی دروستەکە وەکو خواردن تۆ ئەبێ بۆ نمونە ئاگات لە خواردنت بێت بە تایبەت نزیکە و کاتی پاڵەوانێتەکان وایە پێمان بڵێ ئاریا خواردنی ڕۆژانەی چۆنە هەندێک خواردن هەیە مناڵان حەزیان لێ ئەم بابەتی ئاندۆمی و جیپس و ئەمانە تۆ چۆنەمان ئەخۆی هەر ئەی خۆی ئەسڵەن لەوانەیە هەموو مناڵەکان حەزیان لەو خواردانە بێ من زۆر بەکەمی ئەو خواردانە ئەخۆم بە تایبەتی ئەو ئیندۆمیە بەرنامی خواردنی تایبەتت هەیە ئێمە ئەبێ یاریزانەکان ئەبێ ئەو خواردانە بخۆن کە پرۆتینی تایە هەندێک کەسێک کە ئەڵەم پرۆتینی تایە مەبەستیان ئەوەیە لە ئەو هێز و تاقە و ئەوانەیە پرۆتینەکان وەکو پەتاتەی کوڵا و مریشک هێلکە ئەوانە شارەمەوانە دایکت بۆ دروستەکەوانی هەرۆڵە دەستی خۆش بێ ئێستا بەدەستێنانی ئەم پشتێنە ئەمە یەکەم جارتان پشتێنە بەدەستێنی وانەوەڵە پشتێنی کەم زۆر هەیە ئەوەی کە پشتێنەکانی کە لە چه پاڵان تێکا بەدەستێنەوە لەم پاڵاوانیتیە هەیەمە لە پاڵاوانیتەکانی دەرەوەژەمە لە دەرەوە کوچە وەکو وڵاتی تایلەنکەی ئۆکەی ئەوانە یعنی پێشووتر تایلند بوون منە پاڵەوانەتەکانی دەرە تورکیا لەوانە چۆن بۆ ئەنجامەکە هەرچەند تۆ هەر براوەی لەخوا بەزیابێ لە چوون بۆ وڵاتی تورکیا لە پاڵاوانیتی کەی ئۆکەی لەخوا بەزیابێ بەرامبەرەکەم توانین بە 30 سانیە بخەم ماشەڵڵا لێ بێ ئەوەی کە گرنگە زۆر جارە بینین هەستێر تۆ ئەڵێ هەر یاریزانێک لەناو خۆیان بێت بە تایبەتی مناڵەکانمان لەوانێ هەر چای لەویا بکرێتەوە بەس ماشەڵڵا ئاریاچ کە چای کراوەتەوە دەروی وڵاتی بینیوە وەرە ڕوبەڕووەکانی بینیوە ئەزانێت کە چۆن خۆی ئاماداکە من وەکو کۆتا پرسیارم هیچ لە پێشینە هەیە خۆتی بۆ ئامادەکەی پاڵەوانێتیە بێ یاریزانێک بێ کە تۆ ڕوبەڕووی بیتەوە ئێستا لە ئێستا یاخو لە داهاتووە لە ئێستا هیچ یاریەک نییە لە بەرەوەی من چەند ڕۆژێکە یاریەکەم تەواو کردو ئەبێ پشووێک باشە ئەی بۆ داهاتوو خۆت ئاماداکەی ئیشەڵا پشت بەخۆی گەورە ئێمە هەموو کاتی ئامادەین ئەی یەخوا تۆ هەر بمێنی ئێمە ئیشەڵا چاوەڕێیەکەین تۆ بە ئەنجامی هەر ئەوە بەرز دڵخۆشکرد لای ئێمە ئامادە بیتەوە ببیتە میوانی بەرنمەکەی ئێمە هەر شانازی بەردەوام بۆ کورد بهێنێت زۆر خۆشحاڵ بوون بە ئامادەبوون و دەستی دایک و باوکت خۆش بێ ئەوە پاڵپشتی تۆن ئێمە بە قەولی سەرکەوتی مناڵی ئەوە خاوەن بەهرەی زۆر جوان بەتوانە زۆرمانەیە لە کوردستان لەخوا بەزیابێ کاک ئاریا یەکێک لە مناڵە بە بەهرەکانی ئێمەیە زۆریشان بە خۆشحاڵی و دایک و باوک لە پشتیان بوون سەرکۆ بەجێیان نەهێشتون تەنانەت بۆ دەرەوە لەگەڵیان ئەچن هەندێک جار بەداخەوە لە ڕووی ئابوووریەکە ئەها ناتوانن بۆن پاڵپشتی ناکرن تەنانەت خانەوادەکان تێچۆکەی ئەگرنە ئەستۆی خۆیان زەختیان لەسەر دروستە بێ بەڵام بۆی کە ئەو دەرفەتە لە مناڵەکان زەوتنەکان لەگەڵیان ئەڕۆن بە بەشتانە ئیشەڵڵا نمونەی وەکو ئاریا لە زۆربەی خێزانەکانە توانیمان زانیمان بەهرێک لە مناڵەکەمانەیە مرس نییە بارەکەی لە بواری وەرزشابێ لە بواری هوەرە لە بوارێکی ترایە با بتوانین ئەم بەهرەیەتیایە نەمرێنین نەڵێن دەی هەر ئەبێت تۆ سعیکەتکەی ڕاستە ئەمە زانستەکە ئەبێ لەگەڵ تەمەنا فێری بێت بەڵام بەهرە زۆر گرنگە پەرەی پێ بدرێ ئێستا ئاریا گیان ئێستا ئەگەر دایک و باوکی نەبووە و خانەوادەکەی نەبووە ئەم دەرفەتەی بۆ ناکرێن ماشەڵڵای لێبێت تەمەنی 11 ساڵە ئێمە زۆر جار باسیەکەین هەر تەمەنی ئاریا هەیە کە ناتوانێت 4 ڕستە قسە بکە چەند بە پاراوی جوانی قساکە چەند بە هێز و متمانە بەونێک بەخۆی قساکە ئەمە چییە؟ ئەمە ئەو ڕێگە خۆشەیە کە دایک و باوکیکە جا چەنە دڵما خۆشە بێ ئێمە ڕۆڵەی کورد ئەوە ئەبینین بەخوا من کە بینیم لەو ڕۆژۆتڵم پێ خۆشی سەرکە هەڵ لە ستۆدیۆ دەرکە و هەستم کرد هێزێکی پێ ئاڵێ وزەتەیاتێ کوردستان لەسەر دەستی ئەمانە ئەوەندەی تر ئاوادانە بێت وە بەهێز ئەبێ